کەمتر لە 2 هەفتەی ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتێکدا پێشبینی دەکرێت ڕێژەیەکی کەم لە عێراقیەکان بەشداری تێدا بکەن. پەیمانگەی شاهانەی کاروباری نێودوڵەتی چاتام هاوس لە راپۆرتێکی داماژە بۆ دەکات بە ئەگەرێکی زۆرەوە ڕێژەی بەشداری لەم هەڵبژاردنەدا کەم دەبێت بەهۆی لە دەستدانی متمانەی دەنگدەران و هاوڵاتیان بە پرۆسی هەڵبژاردن وەک ئامڕازێک بۆ هێنانەکەی گۆڕانکاری لە دوای زیاتر لە 2 لە ئەزمموی دیموکراسی. راپۆرتەکەی چاتام هاوس هەڵبژاردنەکە بە هەڵبژاردننی پارەدارەکان ناو دەبات بە تایبەت کە لە ئێستادا مامەڵەی کڕین و فرۆشتن بە دەنگەکانەوە دەکرێت و ئاماژە بە لێدوانێکی حەیدەر عەبادی سەرۆگۆزیرانی پێشووتری عێراق دەکات کە دەڵێ پارە ڕۆڵێکی بەرچاو دەگێڕێت لە یەکلاییکردنەوەی شەبڕکێی نێوان کاندیدەکان. بە گوێرەی راپۆرتەکە زۆرینەی عێراقیەکان وەک درێژەدان بە دیاردەی گەندەڵی لە هەڵبژاردنەکە ئەڕوانن نەک وەک ئامڕازی چاکسازی و گۆڕانکاری لە کاتێکدا هەر ناهاوسەنگژیەک لە لێک تێگەیشتنە سیاسیەکاندا ڕەنگە عێراق بخاتەوە ناو پشێوی و ناسەقامگیریەوە. هەروەک پێکهێنانی حکوومەتی داهاتوو هەڵبژاردننی سەرۆگۆزیرانیش بەند دەبێت بە گفتوگۆ و دانوستانی چڕ و ئاڵۆزی نێوان هێز و لایەنە سیاسیەکانەوە.